اینجا ئەو بۆنەی سەرەتانە ژێرپەنجەیە کۆمەڵێ نەخۆشی دروستە بێ ئەمە ڕەبۆی هەیە مەسلەی ئەم بۆنە ئەمە ڕۆژێک نییە و مایەک نییە و هەفتەیەک نییە هەر لە بیدایەتی پەنجالیۆ بڵێن چەند ساڵێکە ئەو بۆنە هەر هەیە ئەمە زۆر داواکاریمان وتووە ئەگەری حکومەت ئەتوانێت چارەسەری کات ئەتوانێت ئەگەری مەدەنیشە ئەتوانێت پێدادا یان بۆنەکەی قەتع کات بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە بە هیچ شێوەیەک اینجا ئەو بۆنەی سەرەتانە ژێرپەنجەیە کۆمەڵێ نەخۆشی دروستە بێ ئەمە ڕەبۆی هەیە بە بۆنی ئەو بۆن وشتەوە تووشی چارەسەر ناکرێت تا ئێستاکەتە نازانم هیوادارم ئێوە جەنابتان بگەێنە ئاسێک کە بتوانین ئیشێکی تیا بکەن بۆ ئەم خەڵکی ئێرە. بەڵێ قسەکە دروستە بە شەوان بە تایبەتی لە وەرزی هاوینانە بۆنێکی زۆر ناخۆش بڵاوە بێتەوە گەڕەکانە بە تایبەتی گەڕەکی پەنجاعالی زیاتریش بە شەوان بە حکمی ئەوەی کارەبای ڕێسیش تۆزە کەمترا مەجبورین موبەریدە داکسێنی کە موبەریدە داکسێنی ئەو بۆنە ناخۆشی دێتە ماڵەوە ینی بەڕاستی ژیان لێمان تاڵ کردە لە ماڵیشەوە نەک با بڵین لە دەرەوە لە دەرەوە هیچ ناتوانانی بۆسی زیاتر بە شەوان داواکانی لە جەنابی پارێزگار کاک ڕێبوارتەوە چارەسەری بۆم کێشە بدۆزێتەوە تر لە ڕێگای دروستکردنی لیژنەیەکەوە بێت یانی تر خۆیان ئەزانن کێشەکە چۆنە و ئەتوانێت چارەسەری بۆ بدۆزنەوە